لەگەڵ بەگەڕخستنەوەی پرۆژەکان و دروستکردنی یەکە نیشتەجێبووەکان کار لە پرۆژەیەکی نوێی نیشتەجێبوونی گرنگدا دەکرێت لە سلێمانی. پرۆژەکە لەسەر شەقامی هەواری شار جێبەجێ دەکرێت و تێیدا 14 تاوەری سینەهۆمی لەخۆ دەگرێت کە لەسەر ڕووبەری 82 زەوی دروست دەکرێت. لە پرۆژەکە جگە لە دابینکردنی شوێنێکی مۆدێرنی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیان، چەندین هەلیکاریش بۆ هاوڵاتیان و گەنجان دەڕەخسێنێت. پرۆژەی میرڤانۆ ساوس پرۆژێکی نیشتەجێبوونی مۆدێرنە پێکدێت لە 14 تاوەری سینەهۆمی شوێنەکەی دەگوێتە ناوچەیەکی ئیستراتیژ و گرنگی شاری سلێمانی بەرامبەر پارکی هاواری شار بنیاد دەنرێت. لە ئێستادا قۆناغی فرۆشتنی یەکەکانی میرڤانۆ ساوەر دەستی پێکردووە، هاوکات دەستکراوە بەکارکردن لەم پرۆژەیەدا. ئەم پرۆژە کاریگەریەکی باشی دەبێت بۆ دانیشتوانی شاری سلێمانی، دەبێت بە سەرچاوەیەکی گرنگ بۆ دابینکردنی هەلیکار. لە بنیاتنانی پرۆژەکەدا پشت بەستراوە بە شێوازی هەندەسی و کەرەستەی کوالێتی بەرز و دیزاینی مۆدێرن و سەردەمیانە کە لە 4 تایپی جیاواز پێکدێت و لەسەر ڕووبەری 201 مەتر دووجا تاوەکو 150 مەتر دووجایی لەخۆ دەگرێت. جگە لە بینای یەکە نیشتەجێبووەکان چەندین بینای گرنگی خزمەتگوزاری تێدایە، وەک بنکەی تەندروستی و خوێندنگە و پارکی سەوزایی و مزگەوت و بازاڕ و چەندین شوێنی دیکە. بە شێوازێکی هەندەسی و بە کوالەتێکی زۆر بەرزی جیهانی دروست دەکرێت بە پشتبەستن بە کۆدە هەندەستیەکان هەموو قۆناغەکانی تاوەرەکان جێبەجێ ئەکرێت هەر لە ئەساسەکەیەوە کە خۆی بینێتەوە لە دروستکردنی نزیکەی 100 دانە پایل بۆ ژێر هەر تاوەرێک کە لەسەر ئەم پایلانە پرۆژەکە بنیادەنێت بە فاوندێشێکی زۆر بەهێز و ئەم لە ضمنی ئەم تاوەرانەیە کۆمەڵێک خزمەتگوزاری تێدایە لەوانە پارچین بۆ هەموو سیارەکان، مەخزن بۆ شوقەکان، وەزایدەن بازار. لە ئێستادا دەستکراوە بە جێبەجێکردنی پرۆژەکە و فرۆشتنی یەکەکانی بڕیارە بەدەستێکی تۆکمە و کارامەی کرێکار و ئەندازیاران لە ماوەی 3 ساڵدا پرۆژەکە تەواو بکرێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.